بەناوی خۆی بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم وردە وردە نزیکە بینەوە لەو وادەی کە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دانراوە کە بڕیارە لە 20 ئەم ساڵ بەڕێوە بچێت و چەند ڕۆژێکی کەمیشمان ماوە وەک دەوترێت لە 25 یان 25 بەدواوە هیمانکی نۆ بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات. بێگومان کۆمەڵێک لیست و لایەن و کاندیدی تاکە کەسیش خۆیان ئامادە کردو بۆ ئەم هەڵبژاردنە بە بڕای چاودێران پێچێت ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی چۆنەڵی بانگەشەکەی توند بێ لە نێوان هێز و لایەنە سیاسەکان و دەوترێت هەڵبژاردنێکی چارەنووسازە. کۆمەڵی دادگەریش خۆی بۆ ئەم هەڵبژاردنە بە باشی لە هەر چوار باسنەکەی هەرێمی کوردستان ئامادە کردووە. ئەمڕۆ لە باسنەی هەڵەبجە بێگومان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هەمومان بینر بووین کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی پاڵپشتی لە لیستی کۆمەڵی دادگەری کرد کاندیدەکانی خۆی سەح بکات و دەنگی خۆیان لە باسنەی هەڵەبجە بۆ لیستی کۆمەڵی دادگەریە بێت. ئێمە ئەم تەورەیە گەنگەشە و شرۆڤاکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان عەبدوڕەحمان عەبدوڕەحیم بەرپرسی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری کە بەسوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە، هەروەها بەڕێز نزار کەمال ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە بەڕێزیشیان ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانن. کاک عەبدوڕەحمان بەخێر بیت. سڵاوی خوا لەبێ. عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. سوپاس بۆ ئێوە مەسای بەڕێز. بەخێر بێ. خۆجا با بچینە لای میوانەکەمان لە هەڵەبجە دوای یەمەوە خستمە جەنابێت. مامۆستا نزار دووبارە جەنابیشت بەخێر بێی. ماندوومان کردی عەزیەتت کێشا کاتت بە ئێمە بەخشی. سوپاس دەکەین. مامۆستا نزار با لەوە دەست پێ بکەین ئەم پرۆژەی ئەمڕۆ لە هەڵەبجە ڕاگەیەندرا کە بووە مای دڵخۆشی شەقامی ئیسلامخوازی هەڵەبجە بێگومان. حەزەکەم بزانم وەک سەربوردێکی سەریعی مێژووی ئەم پرۆژەی ئەمڕۆ کە ڕاگەیەندرا چۆن سەرچاوی گرت، چۆن بیری لێکرایەوە، چۆن ئەم بڕیارە گرنگە درا؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاس بۆ جەنابت و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. طبعاً حاڵەتی ئیسلامی لە کوردستانەوە خوازێت هەموو هێزە ئیسلامیەکان لێک نزیک بنەوە و کاری هاوبەش و پێکەوەی هەمیشە ئەنجام بدەن و بەو پێشی کە بازنەی هەڵەبجە هێزە ئیسلامیەکان تیانە داینەمۆی سیاسەتی واقعی و حەکیمانە بوون لە بەئسەری ڕەجعی و لە مێژوودا. ئێستش شارعی ئیسلامی لە کوردستان بەگشتی و لە هەڵەبجە بە تایبەتی وای خواست کە ئێمە هێزە ئیسلامیەکان کۆبین، بە تایبەتی کە وەکو معلومی جەنابتانە بازنەی هەڵەبجە ستەمێکی لێکرا. ئێمە هەر لە سەرەتای ئیعلانکردنی ڕێژەی کورسیەکانی هەڵەبجە کە 3 کورسیان بۆ پارێزگای هەڵەبجە دانابوو ڕەخنەمان کرد و داوامان کرد کە استحقاقێکی معنەوی بۆ هەر پارێزگایەک دابنرێت. دواتر لە پاش ئەو استحقاقە معنەویە کە ئێمە داوامان کرد 3 کورسی بۆ هەر پارێزگایەک دابنرێت، دواتر ڕێژەی دەنگی پارێزگاکان بکرێتە پێوەەر بۆ دابشکردنی باقی کورسەکانی دیکە. هەر بۆیە کە زانیمان ئەم جۆرێک لە ستەم لە پارێزگای هەڵەبجە کرا و دەنگی ئەو هێزانەی کە بە مزەوەری گەورە کرابوون و کراون بە هێزی گەورە بە پێی یاساکە کە یاسا کۆمیسیۆن دایناوە قازانجەکەن لەم پەرتەوازەیە لەم دابشکاریە. هەر بۆیە ئێمەش لە بەردوو هۆکاری سەرەکی بۆی ڕاشکاو بینی هۆکارێکیان کە زۆر خواستی خەڵکی ئیسلامی و شاریعی ئیسلامی بوو کە هێزە ئیسلامیەکان لە دەوری یەک لیست کۆ بنەوە و هەوڵی جددی بدەن بۆ ئەوەی کە یەک ڕیزی و یەک هەڵوێستی بۆ ئێستا بۆ ئەم هەڵبژاردنەوە بۆ ئایندە دروست بکەن. هەر بۆیە لەسەر ئەساسی ئەمە و واروەها کۆکردنەوەی دەنگی ئیسلام خوازان لە سنووری پارێزگای هەڵەبجە و نەفەوتانی دەنگی خەڵکی ئیسلامی واروەها بۆ تەئیدکردن لەسەر یەک ڕیزی و ئەو ئاەتە قورئانی کە قورئانی پیرۆز داوامان لێ دەکات. ئێمە لە بازنەی هەڵەبجە لە دوای چەندین گفتوگۆ و لێکتێگەیشتن لەگەڵ برایانمان لە کۆمەڵی دادگری گەشتین ئەو نەتیجەی کە ئێمە لە بازنەی هەڵەبجە کاندیدەکانمان بکشێنینەوە پشتیوانی لە
لیستی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی بکەین لە بازنەی هەڵەبجە. باش مامۆستا نزار ئەگەر بپرسم بۆ کۆمەڵی دادگەری ینی ئەم هەموو لیستە هەیە لە پارێزگای هەڵەبجە بۆ سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کۆمەڵی دادگەری هەڵبژارد کە دەنگەکانی خۆی بدا بە کاندیدەکانی لیستی کۆمەڵی دادگەری لە پارێزگای هەڵەبجە هۆکارەکەی وڵات دوو هۆکاری هەیە. یەکەم ئێمە و کۆمەڵی دادگەری مێژوویەکی هاوبەشمان هەیە، دایان سەروەری و داستانی لە مێژینەمان پێکەوە هەیە، دایان شەومان پێکەوە لە سەنگەرەکانە ڕۆژ کردوێتەوە و خوێنی دایان شەهیدی ئێمە لە ڕابردووە لە یەک سەنگەرا بە یەکەوە ڕژاوە و ویستومانە خوێنی ڕژاوی شەهیدەکانمان بکەینەوە بە هەوێنی ئاسوودەی ڕۆحی خۆیان، شەهیدەکانی 98 و 87 و ئەو شەهیدانەی کە پێشتر هەمومان لە یەک سەنگەرە لە تەنیشتمانە شەهید ئەبوون لەگەڵ ئەو شەهیدانەی کە بەداخەوە لە ساڕوخبارانی خورماڵ و ئەحمەداوا بە یەکەوە ڕژان کە هەمووی کە سوکاری یەکتری بوون، هەموو یەک ئامانج و یەک ئایدیایان هەبوو، هەمویان بۆ یەک ئامانج بۆ یەک ئاکار بۆ بەهێزکردنی سەحوەی ئیسلامی خەباتیان کرد، تێکۆشان خوێنیان ڕژاند. جارێکی تر بیکەینەوە بە هەوێنی زیندووکردنەوەی ڕۆحی برایەتی، ڕۆحی ئەو هەموو شەهیدەی کە ئێمە ئێستا قەرزاری خوێنی ئەوانین، ئەوان لە پێناوی ئەم کاروانە شکۆدارە خوێنی خۆیان بەخشی. ئەمە یەکێک ئەم ئەسەرە ڕەجعیە کە ئێمە هاو خەبات بووین، هاو فکر بووین، هاو مەدرسە بووین و زۆر لێک نزیکین. هۆکاری دووهەمیشی نەیشارمەوە ئێمە لەبەر ئەوەی کە کورسەکانی بازنەی هەڵەبجە 3 کورسی بووە، هەوڵ دراوە کە هێزەکان یەک بخرێن بۆەوەی کە دەنگی ئیسلامی لە هەڵەبجە بتوانێت ڕێژەی زۆری کورسەکانی پارێزگای هەڵەبجە لەو 3 کورسیە بەرێت و ئێمە نایشارینەوە کە خەڵکی دیکە جگە لە کۆمەڵی دادگەری زۆر هەوڵیاندا و هاتوونەتە پێش لەگەڵمان، بەڵام دەرنەتیجە ئێمە ویستومانە کە لەگەڵ خەڵکێک هاوکاری بکەین و پشتیوانی لە خەڵکێک بکەین کە زۆرتر معاناتی یەکتری ئەزانین، زۆرتر ئەزانین ئێمە ئامانجەکانمان چین و پشتیوانیمان لە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کردووە لە بازنەی هەڵەبجە. دەستخۆش دێمەوە خزمەتە مامۆستا عەبدوڕەحمان. جۆر لە قسەکانی مامۆستا نزار بوو، من ئەپرسم با بڵێن هەڵەبجە لانکەی ڕەوتە ئیسلامیەکانە، قوتابخانە ئیسلامیەکانە لە هەرێمی کوردستان و با بڵێن مامۆستای عەمامە پاکی زۆر ناودارمان هەیە کە لە هەڵەبجەیە دەستیان هەبووە لە دروستکردنی ئەم ڕابوونە، هەر لە با بڵێن سەردەمی ئیخوانەوە لە خەتی دووەوە لە بزوتنەوەی پەیوەندی و بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕین و هەتا بزوتنەوەی یەکبوون و کۆمەڵی دادگەریش. ئەوەی کە ئێستا 3 کورسی دانراوە بۆ باسنەی هەڵەبجە، ینی ئیسلامیەکان ئەیانەوێ بەم پرۆژەی ئەمڕۆ ڕاگەیەندرا، بەم پاڵپشتی ئەمڕۆ پەیوەندی بۆ کۆمەڵی دادگەری، ئەتانەوێت چی بە شەقامی ئیسلام خوازی هەڵەبجە بڵێن؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ پەروەردگار، درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری سەروەر و خۆشەویست صلی الله علیه وسلم و سپاس بۆ ئێوەی بەڕێز، سپاس بۆ مامۆستا نزار، سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی پەیام. من سپاستان ئەکەین بۆ ئەم دەرفەتە، ئەوەی ڕاستی بێت لەسەر ئەو پرسیاری جەنابێت. ئێمە کە سەری مێژووەکەین دەبەری هەڵەبجە و شارە زۆر مێژوویەکی نزیکی نییە لە پێشوازی لە ئیسلام و موسڵمانان، بەڵکو هەر لە ساڵی 18 کۆچیوە ئەو دەڤەرە پێشوازی لە فتوحاتی ئیسلامی کردووە و بە ئاشتی ئەو مەنتیقە پێشکەش بە ئیسلام کراوە و لەو سەردەمەوە هەتا ئێستا لانکەیەکی ئیسلامی بۆ بە شێوە بەردەوامەکانی قۆناغ بە قۆناغ جیل بە جیل هەتا بەم سەردەمە گەشتووە. ئێمەش ئەمڕۆ سپاس بۆخوا لە پارێزگای هەڵەبجە قۆناغێکی خواستی دڵی جەماوەرمان هێنایەدی کە خواستی شەقامی ئیسلامی بوو. ئێمە لە سەرەتای ساڵی
2024 لە زنجیرەیەک کۆبوونەوەی سەرکردایەتی و ئاماژەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر بۆ ئێمە بە فەرمی ئێمەیان ڕاستپارد وەکو هەڵەبجە کە دەستکراوە بین بۆ ڕێخستن و کۆکردنەوەی دەنگە ئیسلامیەکان چ بەلایەنە ئیسلامیەکان چ ڕێکخراوەکان چ کەسایەتی و زانایان و چالاکوان و ئەوانەی کە لەسەر شەقامی ئیسلامی ماڵن کە ئێمە تەقە بدەین لە ماڵی هەمویان. ئێمە زنجیرەیەک سەردان و کۆبوونەوەی تایبەتمان ئەنجام داوە، هیچ لایەنێکمان لێ بەدەر نەکردووە و لەگەڵ زۆر لە ڕێکخرا و کەسایەتیەکان دانیشتوین. دوجار ئێمە گەشتینە نقطەیەکی ئیجابی لەگەڵ برانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی گفتوگەکانمان چۆ قۆناغی دروستکردنی لیژنەی هاوبەش، دواتر لیژنەکان چواستی لیژنەی باڵا بە ڕێنمایی جەنابی مامۆستا عەلی باپیر و بەڕێز کاک کامیلی حاجی عەلی گەشتینە نقطەیەک کە ئەمڕۆ ڕامانگەیاند و وەڵامێکی ئیجابی ئەو خواستەی خەڵکی کوردستان و بە تایبەتی دەڤەرەکەمان دایەوە، دڵی هەموو لایەکمان خۆش کرد و ئومێد دەکەین ئینشاءڵڵا لەسەر بناغەیەکی مەحکەم و نێتێکی پاک ئەو بڕیارەمان دابێ و ئەوانەیشی کە بە هەواڵەکەیان زانی بێ پێشوازێکی زۆریان لێکردین، دوعای زۆریان بۆ کردین، پشتگیری و پشتیوانی زۆریان بۆ دەربڕین. هەتوان بڵێم سەدان کەس تەلەفۆنیان بۆ من کردووە لە دوای ئەوە هەواڵەوە زۆر خۆشحاڵی و پەیامی جوانیان بۆ ناردوین. باشە جاگەر هەر لێرە پرسیارە بکەم بۆی ئەم دڵخۆشیە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە گەورەتر بواە و ئەو سەدان تەلەفۆنە ببوایەتە هەزاران تەلەفۆن نەئەکرا ئەم با بڵێن پرۆژەی ئەمڕۆ گەورەتر و گشتگیرتر بووە، ینی لایەنەکانی دیکەی ئیسلامی، قوتابخانە فکریەکانی دیکەی ئیسلامی، با بڵێن ڕەوتەکانی دیکەیشی تێدا بووە؟ بە تاکید ئێمە هەنێ هەنگاو هەیە کە ئەینین دەستکراوە نین بە شێوە گشتەکەی، هەنێ جار هەیە ئەو بەرنامانەی کۆمیسیۆن ئەبێ لەگەڵ کارەکان بگونجێ، هەنگاوەکانی لەگەڵا ڕێخەی. کوردستان یەک بازنە نییە، کوردستانی کردو بە 4 بازنە، ئەکرێ هەر بازنەیەک بەسەر بەخۆ بیر و بۆچوونەکانی خۆی ڕێخا لەگەڵ واقعەکەی خۆیان بیگونجێنێ. بەڵام ئەوەی بۆ ئێمە مای خۆشحاڵی بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە توانیمان نەگەینە بوون بەست بگەینە دەرگایەکی حەل، ڕێگای زۆرمان بەڕاستی پێشنیار کردووە، بەڵام دوجار بەم نەتیجە گەشتوین. ئەمەش ڕێگای دوورەڵێت لە هەنگایەک و دەست پێکە بە تەکید بۆ مەتیقەکانی کێش کاریگەری ئیجابیە بێ. جگەل لەو پەیوەندیانەی پێتانەوە کراوە لەو مامۆستا نزاریش باسی کردیانی ئێوە هەردووکتان قوتابی یەک قوتابخانەن لە یەک سەرچاوە ئاوتان خواردوەتەوە بەڵێ. جگەل لە خەڵکی وەکو بڵێ لایەنگر و دەنگدەری ئیسلامیەکان شەقامی ئیسلام خواست ڕێخستنەکانی کۆمەڵی دادگەری لە هەورامانات و هەڵەبجە و ئەوانە ئەوەی لە سنووری باسنەی ئێوەیە چۆن پێشوازیان لەم پرۆژەی ئەمڕۆ کرد؟ ئێمە هەر بەردەوام معلوماتەکانمان ئەدای ئۆرگانەکانی خۆمان دەستەی مەڵبەند بەگشتی و ئەمڕۆژ پێشەوەی بچین بۆ ئەو سەردان و کۆڕە ڕۆژنامەگەریە ڕاگەیەنرێ کۆبوونەوەی هەمژووری هەڵبژاردننی مەڵبەندمان کرد بەرپرسی بازنەکان و ئۆرگانەکان. بەڕاستی دیمەنێکی زۆر جوان، کەشێکی زۆر لە برایەتی لە پێشوازێکی گەرم لەلایەنی ئۆرگانەکانی ئەمەوە لەم پرۆسەیە کراوە کە ئەوە زۆر جێ دڵخۆشی بوو، وەکو یەک دەنگیەک، یەک ڕەنگیەک، یەک بۆچوونێک کە ئەوە وەکوڵێ نیشانی ڕۆژ لە بنە ڕۆژ دیارە کە پێشوازێکی برایانەی لێکراوە. باش ئەکرێ مادەم زیاد لە با بڵێن حیزبێکی ئیسلامی لە لیستی کۆمەڵی دادگەریایە کێسە برایانی بزوتنەوەی پەیوەندیشن بە سوپاسەوە، ئەکرێ بڵین ئەم لیستەی کۆمەڵ ئێستا ئەم ژمارەی کە لە کۆمیسیۆن وەریگرتووە ئەکرێ بڵین بۆنی لیستێکی ئیسلامی لێ دێ و وەڵام دەرەوەی شەقامی ئیسلام خوازی هەڵەبجە بێت؟
بتأكيد ئێمە لەبەر هەلومەرجی ڕعایەتی وەکۆڵێ کۆمەڵێ کەساتی یا هەنێ ڕێکخرا و هەنێ چالاگوان ئەوانە کە پێمان خۆش نییە ئەلانیکەین ئەنا ئەتوانین ئەو بازنەی کە بە دووقۆڵی ئێستا ڕەنیەکمان ڕشتووە ئەتوانین بڵێن مڵکی عامە زۆر کەسی کەمان لەگەڵایە زۆر پشتیوانیمان هەیە و ئێمەش بەڕاستی ئەمە شەرەف و شانازیەک نییە بۆ دوولایەن بەتەنیا هی ئەوانەیشە کە لەگەڵمان بوون کە تەرژیحیان کردین کە پشتیوانیان لێ کردین ئەمە مڵکی ئێمە نییە بەتەنیا مڵکی هەموو ئەوانش. باش ئێمە خزمەت جەنابەت مامۆستا نزار ئەم ڕێکەوتنە وەکو مامۆستا عەبدوڕەحمان باسی کرد یعنی چەندین قۆناغی لە لیژنەکانی لۆکاڵی لەسەر ئاستی باسنە و مەڵبەندی هەڵەبجەی هەردوو لا لێکەوتوەوە تا دواتر گەیشتە ئاستی باڵا و مەکتەبی سیاسی و بەڕێزان مامۆستا عەلی باپیر و بەڕێز مامۆستا کامیل. بەڵام ئایا بۆ شۆڕبوونەوە بۆ خوارەوە بۆ ئەندامان لە کاتێکدا بزوتنەوەی پەیوەندی بە سوپاسەوە تەبعاً دەڵێ ئێمە کاندیدەکانی خۆمان سەحب کردووە خەڵک بادەنگیان پێ نەدا لە کاتی هەڵبژاردنا دەنگ بدەنە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان. ئێوە لێرە بەدواوە چیەکەن لەگەڵ ڕێخستنەکانی خۆتان لەگەڵ هەواداری خۆتان لەگەڵ دەنگدەرانی خۆتان بووی کە ئەم ڕێکەوتنەی لەسەرەوە واژووکرا و لە ئیعلام ئەمڕۆ پێشکەشکرا و بێگومان فیدباکێکی گەوری لە نێو هەڵەبجەیە دروست کرد و دڵی ئیسلام خوازانی خۆش کرد دابەزێتە خوارەوە. طبعا ئێمە مەڵبەندی هەڵەبجە و مەڵبەندی هەورامان خۆیان میکانیزمی خۆیانیان هەیە و هەموو حیزبێکی سیاسیش تەنزیمات و ڕێخستنی تایبەت بە خۆی هەیە. بەڵێ ئەوەی کە پەیوەستە بە تەنزیمات و ڕێخستنەکان هەردوو مەڵبەندی هەورامان و مەڵبەندی هەڵەبجە ئیشکاری خۆیان زۆر بە ڕێکوپێکی کردووەوە لەو بڕوایم کە تۆکمەیەکی زۆر باش لە ناو ڕێخستنەکانی مەڵبەندەکانی هەڵەبجە و هەورامان لە بازنەی هەڵەبجە هەیە. لەسەر و ئەمەشەوە کە مەسەرەن بە نووسراوی فەرمی لە مەڵبەندەکانەوە بۆ ئۆرگانەکان بۆ تەواوی ئۆرگانەکانە چێت لە میدیاوە بە ئاشکرا ئەوە ئێمە ئیعلانمان کردووە و هەوڵی جددیش ئەدەین و ڕێکەوتوین کە لەگەڵ مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری هەر سێ مەڵبەندەکە پێکەوە لوجان دروست بکەین و گروپ و دەستە و تاقم دروست بکەین بۆ ئەنجامدانی حملەیەکی زۆر باشی ئاکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی بیستیدا. و ئەم ڕێکارانەکە گیراونەتە بەر هەمویان ئەگەنە نەتیجەی ئەوەی کە بتوانین پێکەوە هەماهەنگ بین بۆ سەرخستنی لیستەکە و کاندیدەکانی. باش مامۆستا عەبدوڕەحمان باسی لەوە کرد کە ئەمڕۆ چەندین پەیوەندی تەلەفۆنی بۆ کراوە یعنی تا تەنانەت پێش بەرنامەکە هەندێک زانیاری بە من وت کە چەندین کەسایەتی جیاواز چەندین ماڵە شەهید چەندین با بڵین ئافرەت کە خاوەنی منداڵی بێباوکن و لە پرۆژەکانی ئیسلامیەکان بە تایبەت دەستگای بەخشین و خستەخانەی بەخشین سوودمەند بوون ئەوانی نەدار بوون زۆر دڵیان خۆش بوو ینی فیدباکێکی باشیان بەدەستگەیشتەوە. ئێوە وەکو سەرکردایەتی و مەڵبەندی خۆتان لە دەڤەرەکە وەکو بزوتنەوەی پەیوەندی فیدباکەکان بۆ ئێوە چۆن بوو لە دوای ئەوەی کە ئەمڕۆ ئەعلان کرا؟ وڵا حتمما سەرکردایەتی خۆی پێشوەخت ئاگدار بوو زۆر بەڕەحابەتی سەدرەوە ئەم باسە وەرگیرە لە سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و هەوڵی جددی درا بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. ئەوەی کە لە پاش ئیعلانی پرۆژەکە پێمان گەشتووە فیدباکێکی زۆر باشی هەیە و ڕازگۆیی و میزداقیت لە کارەکە بەدی ئەەکەین بۆیە پشتیوان بەخوای گەورە وەکو خوای پەروەردگارە فەرمێ ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم ئێمە لەبەر خاتری خوا ئیشەمان کردووە قەناعەتی کولیمان وایە کە خوای پەروەردگار دەرگاکانی خۆی بەڕوومان ئاکاتەوە و جەماوەری ئێمەش لە هەڵەبجە و لە بازنەی هەڵەبجە لە هەورامانات لە شارە زور خەڵکێکی زۆر باش پەیوەندیان بە مەڵبەندەکەەوە کردووە و ئاگاداری ئەوەین کە الحەمدولله فیدباکی ئەم هەنگاوەکە ناومانە ئەوەندە ئیجابیە کە قەناعەتمان وایە گەورەترە لە ڕێی بەتەنها کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی چونکە داواکە داوای شارعی ئیسلامیە لە کوردستان بەگشتی و لە هەڵەبجە بە تایبەتی ئێمەش کە مادەم هاتوین تحقیقی ئەم داواکاریەمان کردووە بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا ئیسیجابەی زۆر باشیە بێت. باش
وەک خۆش ئاماژت پێکرد بێگومان لە کۆمیسیۆنەوە 3 کورسی بۆ باسنەی هەڵەبجە دیاری کراوە. بەم پرۆژەی ئەمڕۆ لە نێوان کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی پەیوەندی دەتوانرێ بانی مژدەیەوە بە دەنگدەران و بە ئیسلام خوازان لە هەڵەبجە بدرێت کە لانی کەم لەو 3 کورسیە 2 کورسی ئیسلامیەکانی بن؟ وڵا طبعا ئێمە لە ئەسنای دانیشتەکانمانە لەو راپۆرتانی کە بۆ خۆمان هاتوێتەوە بۆ هەردوولا بۆ کۆمەڵی دادگەری و بۆ بزوتنەوەی پەیوەندیش ینی هەوڵی جددیمان داوە بۆەوەی 2 کورسی لەو 3 کورسیە بۆ ئیسلامیەکان بێت. هەر پرۆژەکە خۆی بۆ پاراستنی حاڵەتە ئیسلامیەکە بۆ لە هەڵەبجە خودی پرۆژەکە گەورەتر بووە لە مەسئلەی کورسی و دەنگدان و نەتیجە ئینتیخابی، بەڵام حتمەنیش وەکو میکانیزم ئەو هەنگاوانەی ئێمە گرتومانەتە بەر بۆ تحقیقی ئەو ئامانجەیە لە ڕاستیە پشتیوان بەخوا ئینشاءڵڵا بازنەی هەڵەبجە لەو 3 کورسیە 2 کورسی ئینشاءڵڵا ئیسلامیەکانی بن. باش یەمەوە خزمەتە مامۆستا عەبدوڕەحمان، ئەکرێن پرۆژەی ئەمڕۆ جەختکردنەوە بێ لەو نەهجەی کە هەمیشە قیادەی کۆمەڵ و ئەندامانی کۆمەڵ داوایەکەن لە هەموو هەڵبژارنەکانە کە با هەوڵ بدرێت ئیسلامیەکان لە یەک بەرەیە لە یەک لیستە بەشداری بکەن. ئەکرێ ئەمە جەختکردنەوە بێت ئەوەی ئەمڕۆ کۆمەڵ و بزوتنەوەی پەیوەندی کردیان بۆی بۆ هەڵبژارنەکانی داهات و بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژارنانی دیکە ئەکرێ ئەم نموزەجێ ئەمڕۆی هەڵەبجە سەرکەوتوو بێت و دوجار لایەنەکانی دیکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لایەنە ئیسلامیەکان و هەتا بیرکردنەوە و قوتابخانەکانی دیکەی ئیسلامیش هەموو پێکەوە لە یەک بەرابن بن. کۆمەڵ پێویست ناکە من بڵێم لێرە تەییدی بکەم بەیان نامەی دەرکردووە کە لەسەر ئاستی لایەنەکانی معارەزە پێخۆش بۆ یەک لیست و یەک بەرە بن بە شێوە گشتێکی. بەڵێ دواتر پێی باش بووە ئەوە نەبێ لایەنە ئیسلامیەکان یەک بەرنامە و یەک لیست بن بە میکانیزمێک کە لەسەری ڕێکەوە و خاڵی سێهەم ئەگەر ئەوانە نەکرا کۆمەڵ بە تەنیا دابەسی. ئەمە استراتیژێک بۆ لە سەرکردایەتی پەسەندکراوە و کاری زۆریشی لەسەرکرا پرۆژەی زۆر لە بەرنامەکانە تاوتوێکراوە و ئەکرێ لایەنەکانی بەرامبەریش ئەو شایەتێ بدەن کە کۆمەڵ خاوەنی ئەو 3 تەرحە بووە. لەناو ئەو پرۆژانە بەڕاستی ئێمە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە کۆمەڵێ پەرچ هەبووە لە بەردەم نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکانە هەنێ ئەزمون هەبووە تیا سەرکەوتوو نەبووین. چی بوونەوە؟ لەوانە بۆ نمونە بەری ئیسلاح دروست بووە وەکو پێویست نەبووە، دوایی لیستی خزمەت دروست بووە دوایی وانە بووە. ئەمانە ناومێدیکی زۆری دروست کردووە لای قەواعید لای شەقامی ئیسلامی. ئەم جارە ئێمە بە ئەزمون لەو کێشانەی کە پێشتر دروست بووە گفتوگویەکی وردمان کردووە. من لەگەڵ برایانی مەڵبەند لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر دانیشتین تەوزیحمان بۆدا وتی دەستکراوە لەو بۆچوونانەی کە باسمان کرد. دوایی ئەم دەستکراوەی قیادەی کۆمەڵەوە بە تایبەت کەسی یەکەمی کۆمەڵ بۆ مەڵبەندێک بڵێ بۆ دروستکردنی لیستێکی ئیسلامی بەرەیەکی ئیسلامی دەستکراوە بن، ئەمە چییە بەخشێ ینی بۆ مەڵبەندە یا با بڵین ئەتوانین بڵین چ پاوەرێکە چه هێزێکە بۆ ئێوە کە بتوانن دەستکەن بە ئیشکردن بە فعلی؟ یەکەم خوێندنەوەی دەڤەرەکەیە ئەمە بە شێوەیەک. دووەمینی بەڕاستی پاشخانێکی تاریخی خۆشمانەیە لە مەنتیقەکە کە ئیشێکی زۆر هاوبەشمان کرد بێت لە زۆر مناسبەتە و من بۆ خۆشم وەکو شەخسی لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر و بە ڕەحمەتی بە مامۆستا ئەحمەدی کاگە مەحموود ئێمە لە نەوەدەکانیش هەرسێکمان لیژنەی هاریکاری ئیسلامی بووین. ئەزمونێکی زۆرمان هەیە لەگەڵ لایەنە ئیسلامیەکان. لەبەرەوە برات لە کۆمەڵی دادگەریش لە کۆمەڵی ئیسلامی بڵێن لە ساڵەکانی 2008 و 2009 هەر ئەندامی لیژنەی هاریکاری بووم. تەجروبەیەکی زۆرمان هەیە لە عەلاقاتی ئیسلامی و ئیسلامی بە دەرەجەیەکی یەک. لەبەرەوە ئەو کێشانەی کە هەبوون لەم پرۆسەی کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی پەیوەندیە شیکاریکی زۆرمان کردووە
ئەو هۆکارانەی کە پەرج بوون بە شێوەیەکی ورد دیراسەمان کردووە بە شێوەیەک ڕەنگی ئەم پرۆژەمان ڕشتووە سەری هەردوو لاپی بەرزە بێ جەماوەری هەردوو لاپی دڵخۆشە بێ و شەقامی ئیسلامی جاری کە تووشێ هەڵانە نابێ کە بۆ نمونە لەسەر کۆمەڵی شت ڕێکەوی دوایی هەر کەسێ ئیمتیازێکی وەرگبی با بۆ خۆی ئەویکەی بە تەنیا جێبێڵێ ئێمە برایانی بزوتنەوەی پەیوەندی بە هیچ شێوێ بە تەنیا جێ نایاڵین ئیتیفاقێکی زۆر باش زۆر ڕۆشن زۆر بەسوود و شیکاریکی وردمان بۆ کردووە سەری ئەوانی پێبەرزە بێ و نەتیجەکەیشی دڵخوازی هەردوو لامانە بێ و حیمایەتی یەکەین پارێزگاری لە یەکەین و وەکو درەختێکی بەرداریشە بێ هەموو لایەک لەژێر سایەکەیە ئەحەوێتەوە ئینشەڵڵا. باش مەبەستی چێ لەوەی کاڵی ئێمە برایانمان لە بزوتنەوەی پەیوەندی بەجێ ناهێڵین یعنی تەنها بۆ ئەم چەند ڕۆژە و بیستی دەنیەک بۆ کاتی دەنگدانیانی ئەتانەوێ درێژە بم پەیوەندێتون و تۆڵی نێوان کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی پەیوەندی بدەن جگە لەوە ئێمە خۆش نییە یعنی ئەوان لە گومانە بێڵینەوە لەوەی کە پێشتر بۆ نمونە ئێمە لەگەڵ لایەنێکی تری ئیسلامیا شتێکمان کردوێ بە ناوی بۆ نمونە لیستی خزمەت لە شوێنێکا پۆستێکی گەورەمان بە هاوبەشی وەرگرت بێ لە دوای وەرگرتنەکە هەتا ئەم دقیقە تەلەفۆنێ سەردانی لەگەڵ ئێمان نەکرابێ بە شەرتێ ئەو پۆستە مۆڵکی هەردوو لامان بوو و ئەوانیش پێشتر تەجروبیان لەو بابەتە هەیە ئێمە لەو تەجروبانە بەڕاستی تەجروبەیەکی تاڵن بەڵکو بە شێوەیەکی زۆر جوان دامان ڕشتۆتەوە ئەوان ئەو هەستیان بۆ دروست نەبێ کە جارێککە بە تەنیا جێڵێن لە دوای سەرکەوتنی ئەو هەڵبژاردانە ئەوە لای ئێمە و لای ئەوان هەردووکمان لە یەک تێگەینەوە خەڵکی کەش لێمان تێگا کەسی کەش لێمان تێگا کە ئەوە بەڕاستی نقطەیەکی ئیجابیە کە هەر کەسێک لەنا ئەو پرۆژانە بێت کە ئێمە بە شێوەیەکی ورد بۆ یەچین بە تەکید پێی دڵخۆشە بێ و پێشی سەروەرزە بێ. باش مامۆستا نزار ئەوەی مامۆستا عەبدوڕەحمان وتی من حەزەکەم وەکو پرسیارێک لە جەنابتی بکەم ینی کۆمەڵ هەمیشە لەلایەن لایەنە سیاسیەکانی غەیری ئیسلامیش باستی ئیسلامی بزان لەلایەن لایەنە عەلمانیەکانیشەوە یعنی ئەو با بڵین شاهدی بۆ دراوە کە ڕەفیقی نیوەڕێگە نییە بەڕاستی ئەو لەگەڵ ئیسلامیەکانە زۆر ئەولاتر ینی پابەندە بەو وعد و بەڵێنانی ئەیدا ئێوە ینی هیچ خوانەخواست گومانێک دوو دڵیەک یان هیچ ئەوەیەکتان هەیە کۆمەڵ لە داهاتووە ینی تەنها ئەمە وەکو بڵێ پڕۆپاگەندەیەک بێت تەنها تا بیستی دەبێ و دوایی کە دەنگەکانی ئێوە بۆ کۆمەڵ بوو کۆمەڵ ئێوە بەجێ بەڵیان ئێوە هیچ گومانێکتان لەمە هەیە یان نا ئەسڵەن برایەتەکە ئەوەنە تۆکمە و کۆڵەت دامەزراوە بە وردی ئیشی لەسەر کراوە ئەوە ئەسڵەن لای ئێوە بابەت نییە. طبعا ئەوەی کە ئاگادارین و کاکە عەبدوڕەحمانیش ئاماژەی پێکرد لایەنە ئیسلامیەکان لە کوردستانە ئەزموونیان هەیە لە بابەتی یەک ڕیزی و یەک لیستی و لیستی هاوبەش و هەڵبژاردننی هاوبەش پێکەوە حتمما ئەزمونمان لەمە کردووە و بەوردی ئەم دانوستانە کراوە لەگەڵ برایانی کۆمەڵی دادگەری لەسەر و ئەمانەشەوە ئێمە وەکو دوو برای عەزیز کە ساڵهایەک هەرێک لە ماڵی خۆمان بووین بەڵام ئولفەت و محبەت و خۆشەویستیمان بۆ یەکتری هەبووە حوسنی زەنمان بە برایانمان لە کۆمەڵی دادگەری هەیە پلە و پۆست و مەنسەب و ئەوەی کە بابەتی دنیای شەلای ئێمە زۆر گرنگ دەبووە ئەوەندەی گرنگ بووە بۆ ئێمە کە ئیستیجابەی دروستمان هەبێ بۆ شەقامی ئیسلامی ئەوەندە لامان گرنگ نەبووە کە چیمان بۆ کرێت و چیمان بۆ ناکرێ یعنی وەکو حاڵەتە دنیایەکە کە ئەوەش میکانیزمە و زۆر احتیادیە و شتێکی ڕێگە پێدراوە بەڵام هەنگاوەکانی هاتنە پێشەوەی کۆمەڵی دادگەری لەم قەزیا بەرچاوڕوونی زیادی بە ئێمەدا و بە ئێمەی وت کە ئەو برایانە زۆر زۆر سانا و ساکار بە دڵێکی پاکەوە هاتوونەتە پێش زۆر زۆر حوسنی زەنمان پیان هەبوو لەبەر ئەوە لای ئێمە برایەتێکە لەسەر و هەموو شتێکەوەیە ئەوەی کە کۆمەڵی دادگەریش خۆیان لە نیەتی خۆیانە نیەتیان ئەوەیە کە ڕەفیقی نیوەڕێنە بن کە ئینشاڵڵا نابن ئەو بۆ ئێمە زۆر زۆر حاڵەتێکی ئیجابی و ئەرێنیە. باش مامۆستا نزار هەرچەنە جەنابەت پێش بەرنامەکە وتت
من وەکو کاندیدی بزوتنەوەی پەیوەندیان سەرۆکی لیستەکە لەو بازنەیە مەناسێنە چکە کۆتایی هاتوو ئێمە کاندید نەماوین بەس من حەزەکەم لە ڕووی دەرونیەوە کاتێک سەرکردایەتی و قیادە و کەسیەکەمی ئەم دوو حیزبە ئەم بڕیاریان دا و ئەمڕۆ ئەمە ئەلان کرا جەنابەت کاندید بووی بێگومان لەوانەیە بە خزم و کەسوکار بە هاوڕێ و بە خەڵکێک دووتێت کە من کاندید و دەنگم پێ بدەن ئێستا کە تۆ کاندید نیت چیت هەیە بۆ هەم دەنگدەرانی خۆت وەکو مامۆستا نزار کە کاندید بووی پێشتر لە لیستی بزوتنەوەی پەیوەندی هەم بۆ تێکڕای دەنگدەران و با بڵێن لایەنگران و هەوادارانی بزوتنەوەی پەیوەندی لە بازنەی هەڵەبجە. وەڵا قوربان سوپاس دەکەم پرسیارەکەت کرد ئێمە هەر سێ کاندیدەکەی بزوتنەوەی پەیوەندی لە هەڵەبجە خۆمان حتمەن گفتوگۆمان لەو بارەیەوە ئاڵوگۆڕ کردووە هەر سێ کاندیدەکە تەبعاً لە خانەوادەیەکی ئیسلامیەوە هاتوین یعنی خانەوادەکانمان خانەوادەی ئیسلامین ئیسلامیەکان ئەوەندە لایەن گرنگە یەک بن خانەوادەکانمان بنەماڵەکانمان ئەوانەی کە ئێمە ئەناسن ئەوەنە لایەن گرنگە باوەش و محبەتی برایەتی بۆ یەکتری بکەینەوە ئەوەندە لایەن گرنگ نییە کە ئێمە چینە پەرلەمانیان ناچینە پەرلەمان ئەسڵ لای ئێمە و لە خەلای خانەوادەکانمان لای ئەوانەی کە ئێمەیان خۆش ئەوێەوە هەوڵیان داوە و ویستویانەکە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە بیستیدا ئێمە سەربخەن لای ئەوان ئەسڵ ئەوە بووە کە مەشروعی ئیسلامی سەر بکەوێت نەک نزار یا عینیا لام لەبەرەوە وەکو مژدە پێماندان کە ئێوە شادمان من بەوەی کە دەنگەکانتان لە تەجەموعێکی گەورەترا کۆکەینەوە ئینشاءالله قەزەی ئیسلامی پێ گەورەترەکەی نەک خۆمان زۆر باش دەست خۆش بێ سەرکەوتوو بیدێمەوە خزمەتێ کاک حاجی ئەگەر مادەم بەرەو هەڵبژاردنە ڕۆین و چەند ڕۆژێکی کەممان ماوە هەم بۆ هەڵبژاردن هەم لەوانە بڵم چەند سەعاتێکمان ماوە بۆ مەسەلەی بانگەشەی هەڵبژاردنێتەوە چێ کەمتر لە 100 ساعتمان مابێ کۆمەڵ کە ئێستا با بڵێن برانی بزوتنەوەی پەیوەندیش ئەم متمانیان بە ئێوە بە کاندیدەکانی ئێوە بەخشیوە کۆمەڵ لەو سنوورە ئامادەیە خۆی ئامادە کردووە لە ڕووی ڕێخستن و لە ڕووی با بڵێن بابەتە لۆجستیەکانی هەڵبژاردن و ئەو تیمانەی ئامادەتان کرد و بە قیادە و قەواعیدەوە ینی لە ئامادە باشیدان بەڕاستی بۆ پرۆسەکەیاننا ئێمە الحەمدلله هەر لە بیدایەتەوە مەکتەبی هەڵبژاردن و ئامار پلانێکی ئامادە کردو و پەسەند کراوە و گەێنراوەتە بازنەکانی هەڵبژاردن کاڵەبجەیش بازنەیەکە ئەو پلانە وەکو خۆی لای ئێمە جێبەجێکراوە و لەگەڵ واقعی منتیقەکەی خۆشمانە گونجاندومانە چەندین بازنەمان بۆ دروست کردووە لە خوشکان لە برایان منتیقەکانمان بەش کردووە و ئەرکی تاکمان دیاری کردووە هەموو ئەندامێکمان ئەرکێکی پێسپێراوە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەو پلانە بە نزیکەی لە 90% چۆتە بواری جێبەجێکردن و ئامادەکاریی تەواو بۆ پرۆسەکە بەڵام هەموار ناکرێت لەوەی کە زوتنەوەی پەیوەندیش وەکو بڵیت ئەندامی کاران لە ئەرسەکەمەوەیش لەم ڕێککەوتنەی کە کردومانە لیژنەیەکی باڵای هاوبەشمان دروست کردووە ئەم لیژنە باڵە هاوبەشە کۆبوونەوەی بەردەوامیە بێ ئەو بڕیارانەی لە لیژنە باڵا هاوبەشەکە تامیمە بێ بەسەر چالاکیەکانی هەردوولا ئێمە ئومێدەکەین ئەو بەرنامانەی ئەوانیش لەگەڵ بەرنامەکانی ئێمە بۆ ئەو خاڵە هاوبەشانەی کە لە لیژنە باڵاکە دیاریەکەن جێگەی بکەینەوە لە ناو ڕێخستنەکانی هەردوولامانە باش پرسیارێک مامۆستا نزار کردم لەو سێ کورسی کە بۆ پارێزگای یا باڵین بۆ بازنەی هەڵەبجە دیاری کراوە بەم پرۆژەی ئەمڕۆ ینی بەو لایەنە ئیسلامانی دیکەشکە هەیە تموحی ئەوە هەیە لەو سیانە دوانیان ئیسلامیەکان بیبات هەمان پرسیار لە تۆشەکەم بەڵێ ئێمە جارێک پێشتر ئێمە لە 16 سێم ساڵ یاداشتێکمان تسلیمی نوێنەرانمان لە عێراق کرد نوێنەرانی کورد نەکهەری کاک سۆران عومەر بۆ ئەوەی هەڵەبجە کورسیەکانی زیاد کردی ئەو داوا لە چیوە سەرچاوی گرت ئێمە لەوە پێشنیارمان کرد وەکو محافەزات هەر محافەزەیەک وەکو ئیستحقاقی خۆی بۆ نمونە 10 کورسی بۆ دانرێ لە دوای 10 کورسێکەوە ڕێژەی دانیشتوان حسابی بۆ کرێ ئێمە پێشنیاری ئەومان کرده بوو هەر 4 پارێزگاکەی کوردستان یەکی 5 کورسی بۆ دیاری کرێ وەکو ئیستحقاقی
ئیستحقاقی پارێزگا بوون دواتر لەسەر ڕێژەی دانیشتوان حسابی بۆ بکرێ و بە 7 کورسی ئیتر دوای ماوەیەکی زۆر سەرۆکاتی هەرێمیش بەیانێکی دەرکرد پشگیریەکی ئەوەی کرد بەس ناوی ئەمەی نەبردوو بەڵام ئێمە بە هەموو لایەکە بەڕاستی پێمان باش بوو کورسەکانی هەڵەبجە زیاد کرێەوە زۆڵمێ و لە هەڵەبجە کرا کە زیاد نەکرا بۆ وەسایەقی شەمانە ئێمە لەو بەرنامەی پێشتریش پرۆسەی بازنەی سێ کە هەم هەڵەبجە و حەوزەی شارەزور و پێنجوێن یەگرتەوە ئێمە لەو سێ کورسیش بەڕاستی کە بەڕێز مامۆستا ئەحمەد حاجی ڕەشیش کاندید بوو دەبوو مامۆستا ئەحمەد دەرچوایە بە دەوری 200-300 دەنگ دەرنەچوو ئەوەیش بەڕاستی بەداخەوە هەنێ شایعە و هەنێ شتیان بەرامبەر ئێمە ئەنجامدا ئەوە نە لە هاوسەفەر بەڕاستی ئەوە شێتەوە نە دەبرایەتی ئەوە شێتەوە کۆمەڵێک شایعە و کۆمەڵە سوێنی خەڵکو و کۆمەڵێک کاکە مامۆستا ئەحمەد دەرچووە و دەنگی پێمەدەن ئەو تەواو بۆ الحاصل ئەگەر نا هەر ئەو زەمانەیش لەو سێ کورسیە کورسێکیان بۆ کۆمەڵی دادگیریە بوو ومێدەوارین ئەو هەڵانە بەرامبەرمان کران دووبارە نەبنەوە چونکە ئێمە بەڕاستی تەجروبەیەکمان هەیە لەوەی کە خۆمان ئامادە کردو بەرامبەر ئەو شایعە و شتانە بەرامبەرمانەکرێ ئێمە داوا لەو کەسانەیەکەین ئەو خروقاتانیان بەرامبەر کردین و ئێستەیش سەردانی ماڵانەکرێ قورئان هێدەن تو ئەم قورئانە دەنگ بە کۆمەڵ مەدە و بە ئێمەی بدە با ئەوانە ڕاگیرێ وەکو ڕجایەکی برانە لەم مینبەرەوە من پێم خۆشە پرۆسەی هەڵبژاردن لە پارێزگاکە هەموو لایەنەکان سنوور نەبەزێنن ئەوەی کە چاندویانە بیدورنەوە ئێمە گەر نەمانتوانی بێ جگە سەرباری ئەم هاوپەیمانێتی بەڕێزەی کردومانە ئێمە نەمانتوانی بێ لە ماوەی ئەم 4 ساڵەی ڕابردووە لە خزمەتکردنی مناڵی هەتی و لە خزمەتکردنی هەژاران لە خەستەخانی بەخشین چارەخوازێک بۆ نەخۆش و بێپارە و کەم ئەندامان ئەگەر ئێمە نەمانتوانی بێ خزمەت بە چین و توێژەکان بە شێوەیەکی گشتی بکەین ئەگەر ئێمە نەمانتوانی بێ بۆ نمونە بە یەک نوێنەر لە عێراق بەرامبەر چەندی نوێنەر ڕاوەستا بێ بۆ خزمەت گوزاری گشتیەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆ پارێزگای هەڵەبجە ئەگەر ئێمە نەمانتوانی بێ لە خولی پێشووی پەرلەمانە پەرلەمانتارەکانمان زمان حاڵێکی بەهێز بن ئەگەر ئێمە نەمانتوانی بێت لە حکوومەتە خۆجیەکانە جێگەی خۆمان بکەینەوە ئەگەر ئێمە نەمانتوانین بێت لە هەڵمەتی هاوکاریکردنی خەڵک لە ڕەمەزان و لە قوربان و لە هاوکاریەکانی غەزە و بۆمەلەرزەی تورکیا و هی ئێران و هی سووریا و هی قەندیل و هی ئەوانە ئەگەر ئێمە نەمانتوانی بێت با خەڵک متمانەمان پێ نەدا ئەگەر ئێمە نەمانتوانی بێت لە بەری شەقامە پشگیرێکی ڕەوای مامەسایان بکەین و پشگیرێکی ڕەوای هەموو موچەخۆران و هەموو خەڵکی بێموچە و کوردستان بکەین ئەگەر ئێمە نەمانتوانی بێ پشتێکی داخوازیەکانیان بکەین لە کاتی خۆیان ئێستا پێویست بە پاڕانەوە ناکە ینی تۆ تێ بڵێ بە ڕابردوومان بەتاکید هارونە ڕەشید کە ئیشی خۆی کۆنتترۆل کردبوو ئەیود بە هەور ئەوی بڕۆ لەکوێ ئەباری ببارە بەرەکەتەکەت دێتەوە خەزێنە لەبەرەوە ئێمە لەو ڕۆوە بە فەسڵی خوای گەورە لە منتیقەکەیشە لایەنێک بووین هەمیشە داکۆکی کارێکی گشتی بووین پارسەنێکی بەهێزمان لە منتیقا دروست کردووە علاقاتێکی باشمان لەگەڵ لایەنەکان دام و دەستگاکان لەگەڵ چین و توێژەکانی هەموو خەڵکی بۆ من لە عەفومکەی لە مەسەلەی بۆ نمونە مامەسایەنە ئەو تیمە بەهێزەی لە هەڵەبجا هەبوو پشگیرێکی باشیان بوو لەگەڵ ئەوەی شاڕاستی لینکێکیشمان لەگەڵ حکوومەتی شا هەبوو کاکە نابێ مامەسایان لای مافی خۆیانەکەن تۆ بڕێ عقوبەیان بی فەسڵیان کەی غایبیان بی یەک مامۆستا لە سنووری پارێزگای هەڵەبجا نەک فەسڵ نەکراوە بەڵکو غایب نەدراوە ئێمە سوپاسی ئەوانەی شەکەین کە بەگویان کردین بەڵام بەڕاستی یعنی پارسەنگێکی بەهێزمان لە منتیقا ڕاگیر دەستخۆش بە کاتمیش نەماوە بووی بۆ دواتر سمۆ لای مامۆستانزار بەڵام تۆ بە کورتی چیت هەیە بۆ دەنگدەرانی ئیسلام خواست لە باسنەی هەڵەبجە من داوایان لێ یەکەم ئەم پرۆسە بە شێوەیەکی گشتی بەجددی وەرگرن هەر کەسێ ناکۆکیە شتێکی شەخسی نەفسی هەر شتێکی هەیە بەڕاستی یەکەم لەبەر خاتری خوا
دووهەم لە بەرژەوەندیەکانی دەڤەرەکە و پاراستنی شناسی منتیقەکە ئەوانە لەبەر خاتری خوا بخاتە لاوە. ئەمڕۆ ڕۆژی هیمەتە دەستی هەر کەسێ ماسەکەین کە خزمەت بم ڕێبازە پیرۆزە بکە. زۆر باشە با بچمە لای مامۆستا زاری ژۆک دوا وتار سەرەتای بەرنامە لەگەڵ جەناب تاوین با کۆتایەکەشی هەر بێتەوە لای جەنابێت. من دوو پرسیارەکەم یەکێکیان دواوتە چێ بۆ دەنگدەران بەگشتی لەگەڵەوەشە پرسیارێکم لە ڕواڵە تا لەوانەیە ئەمە وا دەرکەوێ ئەم پرۆژەی ئەمڕۆ سوود بێ بۆ کۆمەڵی دادگەری. منە پرسم بە فعلی وایە یان ئێوە شتێکی گەورەترتان لێک داوەتەوە کە دڵخۆشکردنی ئیسلام خوازانە، دڵخۆشکردنی ماڵە شەهیدەکانە، دڵخۆشکردنی کەسوکاری پێشمەرگەماندووەکان و پێشمەرگەماندووەکان خۆیانە کە لە ڕابوونی ئیسلامیان ماندوو بوون. ئەم دوو پرسیارم جواب بێتەوە لە ماوەی یەک خولەخە سپاس دەکەم مامۆستا نزار. وڵا قوربان لە پرسیاری دووەمتەوە دەست پێ یەکەم ئێمە کۆمەڵی دادگەری برامانن خۆ ئەگەر سوودێکیشان پێ بگەێنین هیچ زەرێکمان نەکردووە بەڵام لە ڕاستیا گەورەتر لەوە بیرمان کردوێتەوە. حاڵەتی ئیسلامی ئەوەی خواستووە کە ئێمە یەک بین کە ئێوە لێک نزیک بینەوە و بە تایبەتی وەکو لە بیدایەتیشەوە عەرزم کردید لە بازنەی هەڵەبجە ئێمە بتوانین ڕازگویانە دیفاع لە شوناسی ئیسلامەتی ئەو پارێزگایە بکەین. بەنسبەت ئەوەی کە ئێمە ئایا داوامان چیە لە خەڵکی بۆ سەرخستنی ئەم لیستە، ئەگەر خەڵکێک وەک مامۆستا عەبدوڕەحمان ئاماژەی پێگرت چاوێک بخشێنێتەوە بە تاریخی ئێمە لە کاندیدەکانمان لە پەرلەمان و کاندیدەکانمان لە فەرمانڕەوایی خۆجێیەکان لە حکوومەت لە وەزارەتەکان بپرسن بزانن ئایا ڕۆژگارێک وەزارەتی ئەو قابلای ئێمە بۆ چۆن بووە، وەزارەتی کشتتوکاڵ لای کۆمەڵی دادگەری بۆ چۆن بووە و ئەو مامۆستا عەبدوڕەحمانە کە خۆی ئێستا لێرە دانیشتووە قەناعەتم وایە لە پاش مامۆستا عەبدوڕەحمان ئێمە کەس نازانێت لەم کوردستانە ئێستا وەزارەتی ژینگە هەیە. ڕێزم بۆ وەزیرەکەی هەیە ئێستا بەڵام لە پاش کاک عەبدوڕەحمان نازانین پرسی ژینگە چی لێ هات. ئەمە مجاملەی ئەو نییە، یعنی واقعە و داوا لە ئیسلام خوازانی کوردستانەکەین بەگشتی خەڵکی ئیسلامی سەرخەن. دوای ئەوەش کە لە بازنەکەی ئێمە بازنەی هەڵەبجەیە ئێمە وەکو ئیسلامیەکان وەکو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی وەکو کۆمەڵی دادگەری هەوڵمان داوە وەڵامێکی دروستی ئەوە بدەینەوە خەڵکی ئیسلام خواست. کاتی خۆی ئێمە هێزە ئیسلامیەکەمان هێزێکی ئیسلامی گشتگیر بووە، یعنی ئەنواع فکری لە ناو هێزی ئیسلامی ئێمەدا هەبووە. ئەم بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە و ئەم کۆمەڵی دادگەریە هەردووکی لە یەک مەدرسە دەرچووە کە لەو پەڕی ئەهلی تەسەووفەوە تا ئەم پەڕی ئەهلی سونە لە ناویا کۆبووتەوە. لەبەرەوەی ئێمە بازنە و هەڵبژاردنەکەی خۆمان سنوورەکەی خۆمان تەنها بە مڵکی خۆمان نازانین، داواکەین لە خەڵکی ئیسلام خوازی سنوورەکەمان پشتیوانی سەرخستنی ئەم لیستە بدات بۆی ئەم نموزەجە سەرکەوتوو بێت و بتوانین سبەینێ بیکەین بە هەوێنێک بۆ نموزەجی گەورەتر، هەنگاوی گەورەتر، یەک لیستی و یەک هەنگاوی و جدیت لە ئیشیکە ئیسلامیەکان لە کوردستانە. و حەزەکەم یەک خاڵیش ئاماژە پێ بکەم ئەگەر ڕێگەم بدەیت. ئەم هەنگاوە بۆ دژایەتی هیچ کەسێک نییە، بەڵکو تەنها بۆ سەرخستنی مەشروعی ئیسلامی لە بازنەی هەڵەبجە. لەبەرەوە هیوادارم خەڵکیش بەو ڕوانگەوە و بەو چاوە سێرمان بکات. خەڵکی دیکە لە ئەنجامی ناکۆکیەکانی ناوخۆیان تەسبیح حسابی یەکتریەکەن، بەڵام ئێمە هەر دوێنێ شەو ئەم کاتە لە نزیکی ئەم بارەگایی کە ئێستا من قسەی تیاکەم جوانترین کەرنەڤاڵی نموزەکی تەواوی ئیسلامیەکان لە پارێزگای هەڵەبجە کراوە باوەشی محبەتی ئەو خەڵکەتان ببینایە هەموو کەسە بوو چاوی لێ بکردایە. لەبەرەوە ئێمە بۆ دژایەتی هیچ کەسێک ئەم لیستەمان پشتیوانی نەکردووە و بەڵکو تەنها بۆ ئیستیجابەی ئەو خەڵکەی کە ساڵهای ساڵە داوامان لێکەنەوە لە یەک نزیک بن بفەرمون پشتیوانی ئەو لیستە بکەن ئینشاءالله. زۆر بەڕێز مامۆستا نزار کەمال ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی سوپاس بۆ وتە جوانەکانت کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بووی. هەروەها بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم بەرپرسی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری سوپاس بۆ وتە جوانەکانی جەنابیشت بۆ هیوایی کە ئێوە و بزوتنەوەی پەیوەندی و هەموو ئیسلام خوازان سەرکەوتوو بن و لیستی کۆمەڵی دادگەریش لە باسنەی هەڵەبجە پشت بەخوای گەورە سەرکەوتوو. ئینشاءالله دەستی بەش خۆش بێ. زۆر سپاسانێکی خۆشەویستان تاڵقەیەکی نوێی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ.